ئازانی کورسات نیوز سڵاوتان لەبێت هەمێوارێش لە بەرنامەیەکی تری فایل و دیاردا لەگەڵتان دەبین. لە هەرێکێک لە بەرنامەکانی پێشتر باسمان لە گرانبوونی نرخ و گرانبوونی پارەی کارەبا و ئاو و بەنزین و هەموو بابەتانە کردووە. نەهاتنی موچە لە کاتی خۆیدا قەیرانێکی دارایی خراپ بەرۆیکی هاوڵاتیانی گرتووە، لەگەڵ ئەوەش هەر کاتێک کە نرخی شمەک بەرز دەبێتەوە ئەمەش جارێکی تر بارگرانی بۆ سەرشان و بۆ سەرگیرفانی هاوڵاتیان دروست دەکات. ئەوەی کە دەبینی لە ئێستادا یعنی ئاو نییە هاوڵاتیان دەبێت هەفتەی جارێ دوو جار تەنکەرە ئاو بکڕن. پارەی کارەبا بەو شێوەیە زەختێکی زۆری لە هاوڵاتیان کردووە ئەگەر لە کاتی خۆیدا قستی کارەبا نەدەن کارەباکانیان دەبڕدرێ. ئەو باسی بەنزین هەر ناکەین کە ڕۆژ بە ڕۆژ نرخەکەی خراپتر و زیاتر بەرەوبەرز بوونەوە دەچێت. بۆیە ئەمە بەڕاستی لە ڕووی ئابوووریەوە دۆخێکی خراپی بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا هێناوە. ینی لەگەڵ هەر کەسێکدا قسە دەکەی یەک دنیا کێشە و مەشاکیل و خەمت بۆ هەڵەبژێ. جا لەگەڵ هەموو ئەمانەشدا قورستر لەم بابەتەش ئەگەر تۆ وەزعەکە بەم شێوەیە بێ لەگەڵیشیدا نەخۆشێکت هەبێ، کەسێکی نەخۆش لە ماڵەکە تابێ کە بەردەوام پێویستی بەوەیە دەرمانی بۆ بکڕی، چارەسەرەکانی بۆ وەربگری و ئەو پێویستیانەی کە بۆ ئەو نەخۆشە پێویستە بیکڕی، ئەمەش جارێکی تر بارگرانی لەسەر شانی هاوڵاتیان دروست دەکاتەوە. بۆ ئەم ئێوارەیە بەڕاستی لە فایل و دیاردەوە دەمانەوێت تۆزێک باس لە خراپی بارودۆخی ئابووری خەڵک و گیرفانی خەڵک بکەین و بە تایبەت ئەوانەی کە نەخۆش لە ماڵەکانیاندا هەیە، بۆی هەر یەکێک لە لای خۆمانەوە ئەگەر توانای داراییمان کەمێک باشە بتوانین هاوکاری ئەو خێزانانە بکەین. من ئەمڕۆ لە فایل و دیاردە پێشوی بچمە لای میوانەکانم کەیسێکم دەبێت کە یەکێکە لەو خێزانانەی کە بەڕاستی منداڵی نەخۆشی هەیە و لەگەڵیشیدا باری ئابووری زۆر خراپە لە کاتێکدا منداڵەکەی بەردەوام پێویستی بەوە هەیە کە عیلاج و دەرمانی بۆ بکڕێت. با من دانیشم ئەنجا دەچمە لای کاک شوانە. کاک شوانە بەخێر بێ. سپاس دەکەم. کاک شوانە باوکی منداڵێکی نەخۆشە. بەڵێ ئۆتیسمە. منداڵەکەت ئۆتیسمە. تەمەنی چەندە؟ 7 ساڵە. 7 ساڵە. بەڵێ. کێشە و گرفتی مناڵی تۆ چییە؟ من سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم بۆ بەرنامەی شتێکی جوانە، یعنی بەڕاستی من 7 ساڵە ئەم کچەم نەخۆشە. بەڵێ. وەکو موچە ئەوە باسی مەکەم، موچەم هەر نییە. هیچ موچەیەک نییە. 2013ەوە پێم وا بێت 4 جار من لە ژنە تەبی بینیوێتی مناڵەکەم 100% ئۆتیسمە، بیلکۆڵە سەر ئیسەریشی هەیە. یعنی واتە بەسەرە بە کوردیەکەی گەشکە لێدا. هەتا ئێستا لە هەرێم و لە عێراقیشان موچەم نییە. راپۆرتە پزیشکەکان سەلماندووانە کە ئەم نەخۆشیانە هەیە. چەندین دکتۆر حتی ئەمە شتەکان بە چەندین دکتۆر من هەموو مانگێک 350,000 دینار عیلاجەکڕم. هەشی بیکڕم. 8 ساڵە لەو چەمەی قلیاسانە بەدوایەوە. 8 ساڵە. بۆ ئەچیتە ئەوێ؟ ناتوانم ڕڵایکەم. یعنی ئێستا ئەوە لەو ژووریا کە دانیشتە بووین ناتوانم لێ خۆی ڕوتەکاتەوە قەپەگرێ ڕاکە. ئەمە نەتیجەی دانیشت ئێستا ڕێن دانیشتەوە. ئەمە نەتیجەی یەک ژەم حەب نەخواردنێتی کە دەستی خۆی لێکردووە. بۆچی وا لە خۆیەکە؟ حەپی کە نەمێنێ واکە. قەپ لە خۆیەگرێت؟ بەڵێ. یعنی ئەوەتی ئەم شەڕی باڵێن ئێران و ئەمریکا دروست بووە. حەپەکان کولی پارچە حەپێک لەوانەیە بڵمتایەتی 19,000 دەرچۆتە سەری. گران بووە حەبەکانی. هەر ئەڵم پارچەیەک 19,000 دەرچۆتە سەری. ئەوەندە فەرقی کردووە. 5 6 هەتا 19 ڕۆی بوو. بەڵێ. یعنی بەڕاستی من داوا لە خەڵک ئەەکەم، خەڵکی خێرخواز، یعنی ئێمە حەداوەمە لە خەڵکی خێرخواز کرد. حکومەت بەڕاستی چی بۆ نەکرد. یعنی مناڵێکی ئاوا دانیشە باوکەکەم دانیشت ئێستا ڕێ. بەردەوام ئەمە ژیانی ئەم کچەتە. من ئەمە ئێستا زۆر باشە. خوا ئاگای لێ بوو بەینسەوە 11 دقیقە حەبمەوەتێک کێنام بۆم بەرنامەی جەنابتان. بەس بۆی بتوانێت تۆ ئارام بتوان 20 دقیقە دانیشێ هەستان. یعنی بەیانیان هەشتی بەیانیم بەدوایەوەم هەتا ئەم کاتە. هەر خۆت هەر خۆم ینی پاکردنەوەی گۆڕینی حەچی شتەیە خۆمە. نەدایک نەبران نەباوک ناتوانن دایک و کەس ناوێت بچێ بەلایە ئەلیا دانیشت ئێستا. یعنی بەڕاستی ئەمە راپۆرتی ئێستای دکتۆر دانیاڵە. بەڵێ. کە وەرە وەزعی ئەم مناڵە ببینە. ئەمە راپۆرتێکی. بەڵێ. ئەمە دوانی ببوورە. ئەمە سیان. ئەمە 4 ئەمە 5 دکتۆر کە نەخۆشیەکەی ئەم مناڵی منی 100% دەستنیشان کردووە 100%. حتى کاروباری کۆمەڵایەتی پێویستی بە چاودێری کۆمەڵایەتیە. کە چاودێری کۆمەڵایەتی ئەزانێ من دەیان جار چوومەتە هەرێکێک لەمانە نووسراوە کە بیلکۆڵی توندیشە لە 100% و پێویستی بە چاودێری خێزان هەیە. یعنی من ئەمە بەچی بکڕم؟
ها حکومت 150,000 ئەوە بەشی چەندێکە و حەبانە ئەمە وەرە بەس سێری کرددا ئەو بەچی بکڕە من ئەوە بەچی بکڕە بەردەوامیشە بێمانە بەکاربێنێ بەخوا سەحابی دازانی بەچی کڕم 14 جۆر حەبەخوە ها ئەمە ژیانی شەوی منە شەوانە خەوێ ئەمە ژیانی من شەوی منە تا بەیانی ناخەوێت تۆ توانین دانیشی دەرەیە هەتا بەین دانیشی هەتا بەیانی ئەمە ژیانمە خوا ئاگای لێ هەتا بەیانی ئەمە ژیانی منە ئەژیت ئەم هەموو حەپەشی ئێمێ بیبیت دەدەرەوە تا ئێوارە ئەبێت لە ماڵەوە نابێت ئیلا نابێت لە ماڵەوە بە هیچ شێوەیە نابێت لە ماڵەوە دانانشی بەس لەگەڵ خۆش دیداراکە بەس لە لای منە هیچ کەسێک بووی نییە بچێ بەلایە پاکردنەوەی گۆڕینی شۆردنی قەزێتیانەیە ئەگەر بچن بەلای کەس ناوێت بچێ بەلایە یەک زرا مەڵام 11 دەرگە حەبماوەتێکە لێرە 5 دقە هێور بێتەوە بۆ من ئەنی ئەمە بێ لە مەسالیفی تری دوو ڕۆژارە مریشێکی وێ مناڵی من بەس مریشکە خوا بەس مریشکە خوا دەستەی دایبی ئەکرم خوا وەکیل ئەو وەسڵەکەم پێ وەرە بزانە ئەو وەسڵی عیلاجەکانمە یۆ خۆتان لەمە قەرار بن ئەمە وەسڵە عیلاجەکانمە کە نۆ دەستە دایبین بواتۆ بای 170,000 دینارە ئەو وەسڵەکەیەکی تەلەفۆن کرد بۆ کابرا ئەمە وەسلی بەشێک لە عیلاجەکانمە کە بای 254,000 دینارە بەچی بیکردم کە من موچەم نەبێ کە ژیانم نەبێ هەشدا نەستاتۆ لەو چەمە قلێسانەوە ئەو مناڵەوە کە ساوکاریتەکە ئەمە چی نووسراوە ئەمە هەیەمە هەیم بۆ چییە ئەمە ئیفلیجی مشک 25,000 مەری بۆ خۆ چی لێ بکەم 25,000 هەمێمە بۆ خۆم چی لێ بکەم من موچەم نەبێ چی لێ سپادی نییە هیچ ئیسپادێکی نییە کاک یەکی خێرت پێکا مەسەلەن لە هیچ موچەیەکی نییە موچەم نییە هەتا ئێستا یەک موچەم نییە ئەم منداڵە لەگەڵ ئەوەی هەموو ئەم کێشانەی هەیە هەموو ئەو کێشانە بەڕێژەی لە 100 پزیشکەکان سەلمان دوایانە حتا وەرزیری تەندروستی کە دکتۆر ڕێکەوت بکاتی خۆی 2013 بۆ 14 لەسەری ئیمزای کە دۆ راپۆرتەکەم بیچوو بێنم شەش دکتۆر ئیمزان لەسەر کردوون نەخۆشەکەی بیرکۆڵێکی تولی 100% هەیە زائیدەن ئێستا گەشکەش لێدا ئەنجا بەچی من ئەمە تەرتیب بکەم بۆی ئەمە عیلاجەکانێتی کە ئیمڕۆ بۆی نووسراوە زانە تاریخەکەی چەنە ئەمەش راپۆرتێکی ئیمڕۆی پزیشکی دکتۆر دانیاڵ بەردەوامە بێت عیلاجەکانی بۆ بەکار ینی بای 350,000 دینار عیلاجی ئەوێ كل ڕۆژێ 21 دەنگ حەپی ئێمێ خوا شایدە 6 دەنگیش ئەلەمە باشە بەم حەبانەش ناخەوێ بەم حەبانەش ناخەوێ ئەمەش نەبێ هەر ئەوەی کە خۆی خوا بەقام خۆی ئەخوا ئەرە قەسەم بەخوا لە هۆدو هێوانێکم سێ بە چوارە تۆ بینیوتە لەوانەیە ئەوە دەگەی منێ بینی بێ لە ودێکی سێ بە چوارە پێنج خێزانی تیا بخەوێ مناڵێک ئاو کا تا بەیانە بێم ژیانە چی بێ یعنی لایانی پەیوەندیدار حکوومەت بەڕاستی من ناڵێم وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەڕاستی وەزارەتی کاروباری کۆمەڵاتی دادەش لەکوێ ئەم بابەتەدان بەڕاستی باوکێک ئامادە بێ هەوەی کەم ئەنجامی مناڵەکەی بە 25,000 بفرۆشە بەرێستا بدەمێت ئەو کردی بە 20 یعنی ئەگەرێک تۆستی لەگەڵی بەردەوامی ڕەنگە بەکەم تریش ئەم هەوەیە بفرۆشێ هیچ ئیسفادەیەکی بۆ حکوومەت بێت وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لەکوێن من داوای پارە ناکەم ناڵێم پارەم باتێ دایبیەکەی و عیلاجەکەم بۆ دابین کاک ئیتر چ حکوومەتە چ ڕێکخراوە چ خەڵکی دەوڵەمەندە چ خوا پێداوە دایبیەکەشت پێ نییە پارەی دایبیەکە ئەوە سەرۆتەکەی منە بەخوا بۆ خوای هەردووکمانی دروست کردو ئەوە سەرۆتەکەی منە ئەوە سەرۆتەکەی منە بەما مناڵە بەخێوەکرێ قەرزای سەپرتەکەی سێراتم ئەوە سەرۆتەکەی منە ناتوانانی هیچ ئیشێکی شکەی لەبەر هیچ ئیشێکم بۆ ناکرێت ڕۆژی 50 لە بقەکەم ئێساش بەقی سێ گەنج ڕێزمەیە ئێساش بەقی سێ گەنج لە بقەکەم بەڵام ئەوە چی لێ بکەم ناتوانانی بەجێ بێڵێ بۆ بەرڵاکەم بەداخەوە ینی ئێمە بابەتەکەمان ئەمە بوو لەگەڵەوەی کە بارگرانێکی زۆر بۆ خەڵک و بۆ هاوڵاتیان دروست بووە بەدەیان خێزان لە وڵاتەدا نمونەی ئەم باوکەن کابرێتە قاپێکمەڵە کاک شوانە قەرزاری پارەی حەپەکانم بەرێ کاکە وەڵی پێم نیە پەلمە ئەی بۆ بردێت تۆ ڕیشی سپی عیبە ئەی لە هودای بۆ نایفرۆشی کاکە لە کچەکەدا سەرفیکەی ماڵ مناڵەکەم باجەکەی ئەوان بێن وڵی ئێستا هاتوون بۆ ئێرە ئەو خواشایدە یەک منجە گۆشتی مریشک لەسەر لینەکە فڕێەوەتە خوارەوە پێم عیب تەسویریکەم یعنی بەڕاستی من ئێستا ئەمە نازان تێناگەم بەچی بیکڕم کاکە یعنی بەچی بیکڕم ینی وام لێ هاتووە ئەگەر زائیفە نەبووە دەمێ بەرەڵام کردبوو ینی ئەم مناڵە مەساریفی قورسە والله هیچ مانگێک لە 500 بۆ 600 دەرکەمتری ناوێت
کوڕێکم لە پۆلی حەوت لە مەکتەبەکە دەرم کردووە ئێڵێ باوە هەزار باوە پێنجم بەرێ بۆ فڵان دەفتەر و بۆ فڵان وەرەقە و بۆ فڵان قەڵەم و قاقەز و نازانم دەفتەر و نازانم وەرە ئەم سەرەوسە بەچی بێمێ دەرم کردو لە مەکتەب کاکە بۆم بەخێو ناکرێ ناچارم ئەڵەمە لە ماڵەوە دانیشە کاکە ئەڵێ باوە هەزار ئەڵەم سەعاتێکی تر یەزێتەوە لە باوە هەزار ئەڵەم دوانی تر ئێم خۆ خەڵەتان و درۆکردن لەگەم مناڵا کوڕە زۆر ئەستەما ینی بەڕاستی من تا کەی وەرخەڵەت تێرم بۆی سا لێرە دانیشتۆ پێم سەیرە ڕۆژێ نییە دوان نیە سیان نیە چوار نیە هەموو ڕۆژێ ئەم شتانە دووبارە ئەبێتەوە کاکە شەو ناخەوی تا بەیانی شەو هەتا بەین دانیشتومە دیاریەوە کاکە من ئەڵەم ئەو هاوار و هاتو هاوارەیەدی ئەوە سە بە 11 دەنگ حەب دانیشتۆ بە 11 قورعان دەوەرە ئەو حەپانە بۆ پڕن کاکە بیبن لە سەیدەلێک بینێرن لاوازە شایەتی حاڵە من لە ڕقەمی لاوازەتان نێمێ بڵێ ماڵانە ئەم پیاوە بای چەندێک علاجەکە دەی کاکە هەر لە بەخاتی خۆ ئەم شەمە مبارەکە یەک نەفەر ئەم عیلاجەیم بۆ بگرێتە ئەستۆی خۆی لەگەڵ دابێکەیە گرانە بەخوا 61000 پێ بەشی چەندێکە بەشی 12 ڕۆژەکە ئەگەر بیخوا وەختی وای فرێدا خوتی نایە عیلانی کەم لەمانێکا دوو توایەوێت ئەو وەسلەکە بەدە زەنابتەوەیە باشە ئێستا پێم ئەی بە لێرەنا دەیان تەسویرم پێیە کە پیشانی ئەو بەرنامەی بم بەس پێم ئەی بە هیچ بەرنامە پێشاندان نییە هیچ کەسێک کەمێک گرانی سەرشانی توی کەم نەکردوێتەوە ئەرزێکە جەنابە دی ئەڵێ کاک شوانە ئەمە 150,000 دینار بۆ ئەم مناڵەتی سەر بکە بەڵێ ئەی باشە جارێ دوانسییان ئەی من دوایی لە ڕوون لە ڕوون نایە بڵێم کاکە ینی ئەم سوالە تاکەیم بەدادەلانە بڵێم دوو پارچە احترامت بۆ جەنابەت ئەمە سوال نییە بەڵام تۆ لە پێناو ڕۆڵەکە لە پێناو کچەکەت کە ئاوا ئەیبینی ینی ئامادەی هەموو شتێکی ئەرزێکم من وەرە نامەسەوتیم پێەیە بەڵێ تەکلیفم لە مناڵێک دۆ تەمەنی 14 ساڵە وتووە مەمنووی پێڵاوکاتم یەک دەسە دایبی بۆ بکڕە ئەی حکومەت لەکوێ ئەی کاکە وەکو حکومەت ناکە خێرخوازە بێتە سەر حکوم ئەمەم بۆ بکە کاکە 150 دیناری نایبم شوارێ هیچ بڵێ کاکە وەسڵ عیلاجەکەم بەرێچم عیلاجەکەت بۆ 22,000 دینار ئەمە دەسێ دایبی بە 5 تەکسی بۆ منەوە 27 ینی حکومەت بەڕاستی وەرە بەلای مناڵەکەم بۆ کاکە بەلای منەوەمە من کابراایەکەم خۆمە ژیانمە هەرچی جوێنێ بێ من باجی مناڵەکانیشم لەسەر ئەمە کاک شەو نەخەوی ڕۆژ نەخەوی ئیسراحەتن نەبێ لێو قەرزاری لێو لە هۆدە هەیوانێکابی مناڵ بیشۆرە بیگۆڕە حەفاظەی پێڵگرە پاشی کەرەوە پاکوتەمیزی خۆی ڕناگرێ بە هیچ شێوەیە ماندووی چی بکەم بە تایبەت کە ئەبینیت ڕۆڵەکەت بەو شێوەیە لە بەردەستی خۆتایە والله ئەمە چۆری خوێنەکەیەتی 88.36 بەخوا قەسەم تا عیلاجەکانی بۆ نەکڕیوە دەبێ عیلاجی ئەمەش بخوا بەخوا بۆم نەکڕیوە نیمە ئەمەش دەرزیەکانێتی ڕسمەکەم نردووە ئەڵێ بەخوا دەرزی بە 26,000 دینارە کە 14 دەرزی ئەکا بەچی بیکڕم من توانای مریشکێکم نیە بۆی بکڕم هیچ خواردنێکی تر ناخوا هیچ خواردنێکی تر ناخوا غیری مریشک نەبێ باشە دەوەستە بەر لایکە کاکە ئەڕوا ئەم مناڵە خۆی ڕوو تەکاتەوە ئەڕوا حین تۆ من کابراایەک بە ڕیشی سپی و ڕۆژە تا ئێوارە بە دوای ئەم مناڵەوە بە فەزلی خوایە ئەمە قامێکی ئەو دنیای خوای گەورە دایەتی بە من بەڵام ئەی ژیان ینی ژیان ئەی خەو باشە ئەبێت تا نوێژەکەتەکەی دەرگاکە داخی لەوان بێ خەڵک پێت بڵێ ئەم پیاوە بۆ ناچێ بۆ مزگەوت دەواری ئەمە وایە بەڵێ بۆ ناچێ خۆریشی سپی لە ماڵەوە بێ نوێژ بکەی ئەبێ دەرگاکە داخەمەتا نوێژەکەکەم کاکە چکە بەس بە خۆت ڕاگیرێ ینی من لە 2014 تا ئێستا تەلەڤیزیۆنە ماڵی منە ئیشی نەکردووە کاکە وڵی بۆم تاوا بە 45,000 تەلەڤیزیۆنە نییە لە ماڵە نە بەخوا تەلەڤیزیۆنم نییە قەرزاری قیامەتێ بم زۆر شتم نییە لە ماڵە نامەوێ ینی جلوبەرجی خۆم خەڵگە ماتێ کاکە ئەتوان بچم جلوبەرگ و 6 خێزان بەخێ بکەم توانای ئەوەم هەیە بەڵام ئایا من ئەمە چی لێ بکەم ئەبێ ئەمە بەرەڵاکەم زەعیفەیەک بەرەڵاکەم دەمەنی 7 ساڵ بێ لەم ظروف و زمانەیە چی ئەمە ئەکا چ سەرمایەدارێک چ مەسەلەن مەسئولێک کێ ئەتوانێ بێدانیشە لە ماڵەکەی منە 2 سەعات بە شەو دانیشێ واللهی شەو حتا خەوی لێ ئەکرێت تا 5 بەیانی 2000 جار ئەڵەم یا ئەڵڵا یا ڕەبی خوایە بخەوێ یا ڕەبی خوای ساحەتێ بخەوێ باشە مناڵێکی ترم لەولا خۆتوە دایکیان لەولاتە خەوتووە ئێمە تا بەیانێ بێت تەماشای ئەم مناڵەکەین دانی خەو ئاوای لێ ئەەکەم بەتانێکی لا بم پیاە دەم و ئەی هێنم ئەی بەم دەی خوای شکر خەوتووە پێم بەڵێن تو خۆشوانە مەخەوە 5 دانە مانگ بە هەموو خەڵکی قلیاسان نەزانێ لە هەموو قلیاسانە بە شەو تا بەیانی من گەڕاوم سەرچنار باخی بەختیاری قلیاسان بۆ لە ماڵەوە دانانیشێ دەرونی دانانیشێ
دەرونی هەیە ئێستا بۆ نمونە ئۆتیسمێکی بەسیتە هەموو خاوەن پێداویستە تایبەتەکان وات تایبەتی ئۆتیزمەکان یان بیرکۆڵا بەڵێ دەرەجیان هەیە ئەمە هەموو نەخۆشیەکانی ئەمە سێ نەخۆشی لەگەڵ ئەمە من ڕسمیم پێیە کە گەشتکە لی داوە لەو چەمەوە هێناومەتەوە بڕۆ ئەو کۆمپانیای کێسا لەوێ کۆڕنیشەکە دروستەکە بڵێ ئەو پیاوە ڕیسپی بە دوار ئەو مناڵەوەی کەی یەکەی ئەڕواتەوە هەموو ڕۆژە شوێنی من ئەوەیە بەرجستان و هاوین و بەهار و پاییز میوان نییە سەردان نییە شایی نییە تەعزیە نییە نەخۆشی نییە هیچ شوێنێ کەس سەردانی من ناکە هەم مناڵی شێتە دەستەوە شێن بە تایبەتی ئەوانەی کە مناڵی وردیان پێ نەچی کچەکەیت کوژی ڕاستەکە ئەنی تو ئەگەر بە دیار ئەم مناڵەوە نەبی احتیمالی زۆر زۆر هەیە هەر مناڵێک بگرێ بە قووەتە وەرە ئێستا بگرێت لێ نابێتەوە بەلامارەدایە ئەی تۆ خۆ مەجبوری دوای مناڵەکە خۆکەی بەیانی کابرا پێ دەڵێکا کە تۆ مناڵەکەت شێتە بیبەسەرەوە بەڕڵێ ناکە دەستەسکی و خەڵکەکە یعنی من داوام لە حکوومەتە داوام لە کاروباری کۆمەڵایەتیە داوام لە خەڵکی خێرخوازە وەکو پارە بۆ پارە نەهاتوو دایبیەکەی ئەو عیلاجەم بۆ بگرنە ئەستی خۆیان ئەم دووشتەمەوێ بەس ئەو دووشتە ئەویکەی خوا گەورەیە وەلو هەمی هەر خوا گەورەیە بەڵام وەکو ئەوەی ئەم عیلاجەم بۆ بگرنە ئەستی خۆیان هیچم ناوێت ئەم عیلاجە و دایبیەکەی بەڕاستی بۆم ناکڕێ یعنی سەیریکە وەڵڵی خێرە وەڵڵی حەجە کابرا ئەچێ بۆ حەج یا ئەچێ بۆ ئەمرە چەندێ پارە سەرفەکە وەڵڵی ئەوە ئەمرەیە کە ئەو مناڵە قەب لە خۆی نەگرێ و گۆژ لە خۆی نکاتەوە ئەوەش وەز ئەی دەستوکلێتی باشە ئەگەر ئەمانە بگریت دەستخۆش کاک شوانە بەڵێ ئازیزان ئێمە ڕەنگە ئەگەر لە بەرنامەکەی خۆمانەوە باسی ئەم بابەتەمان کردیان باسی ئەم کەیسەمان کردایە بینەرەکانمان و خەڵک زۆر باوەڕی بە کەیسەکە نەبووایە و ڕەنگە ئەگەر ئەم باوکەمان بە تەنها بێنایەتە بەرنامەکەەوە هێشتاش قەنەعەتەکە بەو شێوەیە نەبووایە بەڵام ئێمە بۆیە ئەم منداڵە خۆیمان هێنایە ئێرە تا هەمووان بە چاوی خۆیان ببینن کە وەزعی ئەم باوکە و ئەم خێزانە لە چ دۆخێکدایە ڕەنگە ئەگەر ئێوارەیەک نانێکی باش لەسەر سفرەکەمان نەبێ هەزار ناشکری بکەین لەسەر ئەوەی کە نانێکی باشمان نەخواردووە یان پارەیەکی باش لە گیرفانمانانیە بەڵام هیچ کاتبیرمان لەوە نەکردوێتەوە کە ئەگەر خی گەورە مناڵێکی ئاوات باتێ یان دۆخێکی وەکو ئەم باوکەت هەبێ ئەبێ ئاخۆت چێ بارگرانی و چ قورسایی یەک بێ بۆیە داوا لە هەر کەسێک دەکەین ڕێکخراوەکان حکوومەت لایەنی پەیوەندیدار وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەر دایک و باوکێک کە خۆی منداڵی هەیە و ئەمە بە ڕۆڵی خۆی بزانێ و هەرچی دەتوانێت و لە توانایدا هەیە بۆ هاوکاری ئەم باوکە و دەتوانێت بیکات ئەوەی کە ئەم پێویستێتی تەنها هاوکاریکردنیەتی بەکڕینی عیلاجەکانی و دایبی بۆ ئەم کچەی با هەمومان هاوکار بین من لەگەڵتان بەردەوامە بم کاک هێمن مامەند لە سلێمانیەوە ڕۆژنامە نووس میوانم دەبێت کە دواتر دەچمەلای و کاک فەرمان بە سوپاسەوە کە بەڕێزیان ڕێکخەری ڕێکخراوی ستۆپن لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت کاک فەرمان زۆر بەخێربێ بە هیوام کە هەر لە سەرتاوە بەرنامەکەت بینی بێ و ئەم باوکە و قسەکانی ئەم باوکە و ئەم منداڵە نەخۆشەشت بینی بێ ئەمە نمونەی هەزارەها چیرۆکی ترە کە لە سلێمانی و هەولێر و دووهۆک و تەواوی پارێزگا و شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستاندا هەیە لەسەر ئەم بابەتە تۆ چی دەڵێ؟ بەڵێ زۆر سپاس ڕاستی ئەو چیرۆکەی ئەم باوکە بەڕێزە باسی کرد بەڕێزشت باست کرد ئەمە ینی چیرۆکێکە کە ڕەنگە لە زۆر لە خێزان لە کوردستان دووبارە بێتەوە زۆریشمان بیستووە کە بەداخەوە ینی ئەو خێزانانەی کە نەخۆشێکی لەو شێوەیە یان کەسێک کە لە ڕووی دەرونیەوەی هەر نەخۆشێکی هەیە بەڕاستی بارگرانیەکی ئێجگار گەورەیە لەسەر ئەو خێزانن لەبەرەوەی بەداخەوە لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم کەمترین ئاسانکاری هەیە کەمترین بەدەمەوە چوونیە بۆ حاڵەتانە کە یان تەنانەت ئەوانەی کە موچەشیان هەیە موچەکە ئەو پەڕی 150,000 دینارەکەی مە خۆمان دەزانین لە ئەگەر بەراوردی کە بە ژیان و دۆخی ئێستا ئەم بڕەپارێ پارێکی هیچ نییە هیچ ناکات ینی لە وڵاتانی دیکەوەی کە و ئەزمونانێکێ یانی قۆناغ بەدوادا چونان بۆ کردووە زۆرینەی ئەو خێزانانەی کە
کەسێکی لەو شێوەیان هەیە کە پێویستی بە چاودێری هەیە ئەوە ینی لە قۆناغی یەکەم ئەم کەسە خانەنشین دەکرێت بۆ ئەوی ئاگداری ئەو ئەندامەی ماڵەکەی خۆی بێت واتە بە موچەیەکی تەواوە کە دەیدرێتێت تەنها ئەرکەکەیەوە دەبێت کە لە ماڵەوە ئاگداری ئەو منداڵەیان بێت ئەو کەسە بێت ئجا گەورە بێت یان بچووک بی و لە پاڵ ئەوە هەموو جۆرە ئاسانکاریە کە پەیوەندی بە دەرمان و پەیوەندی بە ینی تەنانەت خوێندن و چوون لە بۆ سنتەرەکانی ئۆتیزموس ئەو سنتەرە زۆر بە جۆرانەی کە پەیوەندی بە و زۆرە حاڵەتانەوە هەیە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان هەموو ئەو بارگرانیە دەکەوێتە سەر خێزانەکان بۆ کێشەکە لێرە زۆر گەورە دەبێت کام خێزانە لە ڕووی داراییەوە باردۆخەکەی گونجاو ینی نەتوانێت بەرگەی بگرێت و ئەگە بشتوانێت ماوەیەک دەتوانێت بۆیە ینی لە کوردستان ئەوەی کە ئێستا کە ڕۆڵی هەیە بە پلەیە کەم پێم وایە لەو حاڵەتانە لەو هاوکاریانە خەڵکی خێرخوازن و بە خۆشحاڵیەوە ینی ئەوەی کە ئێمە دەبینین ڕێژێکی زۆری گروپ و ڕێکخرا و خەڵکی سەرمایهداری ینی خێرخوازان کە بەڕاستی ئەم کەیسانە لە خۆ دەگرن و دڵنیام ئەگەر ئەو هاوکاریانە نەبوایە کە ڕێکخراوەکان و خەڵکە خێرخواز و سەرمایهدارە ینی خێرخوازەکان دەیکەن کێشەی ئێستای کوردستان لەو نەخۆشیانە لەو حاڵەتانە زۆر زۆر گەورەتر دەبوو بۆیە ینی ئەوەی کە ئێستا ئێمە پێویستمانە ئەوەیە کە بەڕاستی دەستخۆشی لێوە دەکەم کە ئەو حاڵەتانتان دووبارە بە پیشانی کۆمەڵگەتاندا و پیشانی خەڵکی دەوڵەمەند و خەڵکی بڵێن خواپێداوتان داوە کە ناکریان زۆر دایمە لە تەلەڤیزیۆن دەبیستین بەرپرسان دەڵێن لە وڵاتی ئێمە هەژاری کەمە بەراورد لە فڵان وڵات بەرامبەر بە فڵان وڵات بەڵام ئێمە یەک حاڵەتی لەو شێوەشمان هەبێت بەبێەوەی هاوکاریان بگاتێ زۆرە بۆیە ئەمە ینی ئەرکێکی پیرۆزەکەیەوە بۆ پاڵپشتیکردنی ئەم جۆرە خێزانە و پیشاندانی ئەم چیرۆکانە دەست پێش خەریتان کرد. دەست خۆش کاک فەرمان من دێمەوە ستۆدیۆ بۆ لای میوانەکانم لەبەرەوەی کاک شوانە بەڕاستی وەزعی منداڵەکەی باش نییە و نەی دەتوانانی تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بمێنێتەوە بۆیە تەنها ئەوەنەی کە پەیامەکەی خۆی گەیان ئیتر ناچار بین کە ئیزنی بین و دەگەڕێمەوە لای میوانەکانم کاک هێمن بەخێر بێ باش لە وڵاتی ئێمە هەژاری نییە وڵی خۆزگە بۆ ئەم بەرنامە بانگەشت نەکردوام لە حقیقەت بۆ کاکێ من چی وای لێ کردی ئەوەندە دڵتەنگ بی ڕیشی سپی ئەو باوکەمان دووە یان شتێک کە بەو شێوەیە فرمێسکی لە چاوی تۆ هێنا من دوو ڕووداوی ناخۆش بوو بە میێوارەیە لە حقیقەتدا لەبەرەوەی سوتفەیەکی سیر بوو ڕێک ساڵێک لەمەوبەر من و تۆ بەرنامەیەکمان کرد ئەمڕۆ سۆشیال میدیا ئەمەی بیرهێنامەوە ساڵێکم لەمەوبەر من و تۆ بەرنامەیەکمان کرد لە باخچەی ئاسایشی گشتی سلێمانی دوای هەفتەیەک لە بەرنامەکەەوە بوو تەقیان لێکردین تیرۆریان کردین بۆ من ئەمە بیرەوەرێکی ناخۆش بوو لە حقیقەتدا من بۆ ئازارەکانی خۆم ناگیریم بەڵام کاتێک کە قسە لەسەر ئازارەکانی خەڵکەکەیت و قسە لەسەر قسای و بارگرانیەکانی خۆزگە منیان بکوش بووە فیشەک وەڵامەدرێتەوە خۆزگە منیان بکوش بووە کە خۆزگە من لەم بەرنامەدا نەبووم ئەم دۆخەی کاکشوان و هەزارانی وەکو کاکشوانم نەبینی بووە خۆزگە منیان بکوش بووە خۆزگە پلانەکەیان جێبەجێ کرد بووە ئێمە کە معجیزە ئاسا لەم ڕووداوە ڕزگارم بوو خۆزگە منیان بکوش بووە بۆ ئەوەی دڵی ئەم دەسەڵاتە دابکەوێت بەڵام دۆخی کاکشوان و هەزاران شوانی تر بەم شێوە نەبووە خۆزگە دڵی ئەوان ئاوی بخواردبایەوە خۆزگە ئامانجەکەیان بە تەواوی بپێکا بە منیان بکوش بە بەڵام کاتامی کێشەکان چارەسەر بوو بەڵام کێشەی ئەم خەڵکیان چارەسەر کردبووە دیارە کێشەی ئەوان ئەوەیە کە ئێمە حەق دەڵێن کە ڕاستی دەڵێ لە حقیقەتدا من یعنی ئەگەر بگەڕێمەوە سەر
ئەسلی مەسلەکە ینی بۆچی ساڵێک لەمەوبەر تەقیان لە من کرد لەبەرەوەی باسی دوو کەیسی وەکو کاکشوان و خێزانەکانیمان دەکرد. ئێمە بەڕاستی لە حقیقەتدا ئەم بەرنامەیە بۆچی دەکەین یعنی ئێمە دەسەڵاتی چوارەمین وەکو ڕۆژنامەنووس وەکو میدیا باشە بەڵام دەسەڵات 3 ساڵە بۆ گەنی کردووە پەرلەمانەکە ڕاگیراوە حکومەتەکە ماوە بەسەر چووە نەوەکو بەسەر چووە بۆتە کەلاکی تۆپی و کەچی واز لە دەسەڵات نایەنن کەچی بۆ پلە و پۆست ئامادەنین ئەو کوردستانی کە بە خوێنی شەهیدان دروست بووە ئامادەنین واز لە پلە و پۆستەکان بێنن ئێمە نزیک دەبینەوە لە 2 ساڵ لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە پێناو پۆست بنەماڵەی بارزانانی ئامادەنین کابینەیەک پێک بێنن حکومەتێک تەشکیل بکەن بۆەوەی دۆخی ئەم خەڵکە و دۆخی هەزاران کەسی وەکو کاکشوان چارەسەر بکرێت. ئێمە وەکو کاکشوانمان بە نمونەیەک ئەفۆم دەکەی هەزاران وەکو کاکشوان دەزانی ئەم کۆمەلگایان هەمووی وایە دەکرێت بڵین دۆخی خەڵک زۆر باشە دۆخی خەڵک زۆر وێرانە دۆخی خەڵک زۆر وێرانە جا ئەوەی کە مناڵێکی خاوەن پێداویستی تایبەتێ بێت ئەمە زۆر وێرانترە. یعنی وەکو گوتم ئێمە بەرنامە بۆ چێ دەکەین ئەوان فێر بوون ئەم میلەتیان فێری سوالکەر کردووە لەوێژ لە ڕێگەی کۆمەڵێک تیکتۆکچی دوایی بانگشتی ئەم خەڵکە دەکەن تەمانەوەی لە هەولێر بێ ئەوەی ئێستا من پێمانە بانگشتی کاکشوان بکەن لەبەرەوەی لە سلێمانە خێزانەکان دێن نەبەر شاشە بۆی بکوزێتەوە بۆی بگریت هونەرمەندەکان دێن نەسەر شاشە دوای لە ڕێگەی تیکتۆچیەوە خێری پێ دەکەن. غەسان کەفانی ڕۆماننووسی فەڵەستینی دەڵێ نانەکەت دەدزن دوایە لە تێک لە نانەکەت پێ دەدەن دوایش داوات لێ دەکەن کە سوپاسیان بکەیت. ئەوان نانەکەی ئێمەیان دزیوە نانەکەی ئێمەیان دزیوە دواتر کوڕی سەرۆک دێت لە ڕێگەی کۆمەڵێک تیکتۆکچی خێرت پێ دەکات و تۆ دەبێت ستایش و سوپاسیان بکەیت. ئێستا شتێک نەماوە بە ناوی حکومەت ئیدریس و ئارین کە پارەی ئەم میلەتەی باوشیان پارەی ئەم میلەتەی باقسەکانم تاوە ئیدریس و ئارین کە باوشیان پارەی ئەم میلەتەی دزیوە ڕۆژانە خەریکی سوالکردنن دەستگای خێرخوازی بە ناوی دەستگای خێرخوازی بارزانانی خێر بە میلەت دەکەن لە کاتێکدا میلەتەکە سوالکەر نییە. کاک نەوشیروان یادی بەخێر دەیگوت داهاتی ئەم میلەتە بەشی 85 ملیۆن کەس دەکات داهاتی هەرێمی کوردستان بەشی 85 ملیۆن کەس دەکات کەچی 5 ملیۆن کەسین ئێمە خەریکە ئەم میلەتە لە برسان دەمرێت بەشمان ناکە. یعنی غازی شلی هەرێمی کوردستان بە پێی ڕووپێوێک دوا هەرێمە دوا دەوڵەتە لە گۆی زەوی غازی شلی هەرێمی کوردستان کۆتایی دێت دوایکەی دوای 360 ساڵی تر نزیکەی 4 سەدەی تر باشە تۆ خاکەکەت هەمووی ئاڵتونە لە ڕووی کوشتتوکاڵ دەڵێ لە ڕووی سوتەمەنی دەڵێ کەچی بەم هاوینە بەرمیلێک نەوت بە 250,000 کەچی دۆخی خەڵک بەم شێوەیە خاوەن پێداویستی تایبەت 150,000 وەردەگرێت بەڵام 10 ساڵە بە ناوی قەیران و بە ناوی نەبوونی و نازانم 150,000کەش بۆ ئەوانەی کە دانەوێت تازە ناوی خۆیان تۆمارکەن موچەکەیان بۆ نەبەستراوە کاکشوان باسی کرد کە موچەی بۆ کچەکەی نەبەستراوە 7 ساڵ تەبەنی مناڵەکەی 7 ساڵە هێشتا موچەی نییە ئەو ڕەنگە لە 5 ساڵیەوە تەقدیمی کرد 12 ساڵە ڕێک ئەم هینە وەستاوە ئەم تۆمارکردنی خەڵکی خاوەن پێداویستی تایبەت 150,000کە خۆ بەشی هیچی ناکات بەڵام وەکو دەڵێ هەر باشە کەچی ئەوەش ناکەن بەڕاستی پارەی حەبێکی مناڵەکەی یعنی تۆ سیرکە لە پار بوویان ئەم ساڵ بوو بە پێی ڕووپێوێکی وەزارەتی پلاندانانی عراق دهۆک شاری دهۆک هەژارترین شارە لەسەر ئاستی عراق دهۆکێک کە لە نزیک مەرزی ئیبراهیم خەلیلە کە ڕۆژانە 10 ملیۆن دلار داهاتێتی کاتی خۆی سەید ئەکرەمیان 3 ساڵ خستە زیندان تەنها لە بەرەوەی لە بەرنمەیە گوتی داهاتی ئیبراهیم خەلیل دەچێتە گیرفانی جێگری سەرۆکی پارتیەوە 3 ساڵیان خستە زیندان
ژیان بەم جۆرە دەکرێت باش ئەگەڕێمە وڵات کاک هێمن کاک فەرمان حکومڕانی بەم شێوەیە دەکرێت ڕێکخەری ڕێکخراوی ستۆپ لە چی یعنی ئەوەی کە هەیە لەبەرەوەی کە ئێوە ڕێکخراوێکتان هەیە بێگومان دەبێ هەموو شتەکان بە داتا و ئامار لەلاتان هەبێ ئەو داتا و ئامارانەی کە لە لای ئێوە هەیە لەسەر گرانی شمەک گرانی بنزین گرانی نرخی کارەبا توزانم نەبوونی ئاو وەزعی خەڵک بەم شێوەیە داتا و ئامارەکان چیاڵێن بەداخەوە ینی ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە ڕۆژ بە ڕۆژ بار و گوزەرانی هاوڵاتیان قورستر دەبێت و ئەو هەموو خزمەت گوزاریە کە ئێستاکە بە ناوی باشترکردن دەدرێتە کەرتی تایبەت هەمووی خزمەت گوزاریەکان نرخەکانیان 4 قات و 5 قات بووە بەبێ ئەوەی کە گۆڕانکاریەکی ئەو تۆ لە کوالیتی پێشکەشکردنی ئەم خزمەت گوزاریانە ڕووبدا ینی بۆ نمونە ئێمە پرۆژەی ڕووناچیمان هەیە کە ئەم پرۆژەیە بۆ ڕاگەیەندرا کە هاوڵاتی لەمە دوا لە یەک شوێن کارەبا بدات و کارەبای حکوومەتی تر کارەبای مۆلی دەنەدات کەسی ئێستاکە ئەم مانگە بۆ نمونەگەر باسی هەولێر بکەین جگە لەوەی کە ئەو کارەبایە کە لە بڵێن لە 18 دینارە و بەرز کراوە بۆ 72 دینار 208 و ئینجا بڕۆ بەرەو سەرەوە لە پاڵ ئەوە هێشتا مۆلی دەهرماوە ینی ئەم مانگە هاوڵاتێک 10,000 دیناری کرێ مۆلی دەداوە کە ئەمە بارگرانێکی ئەجگار زۆرەکە لەسەر هاوڵاتی دروست دەبێت جگە لەوەی کە ئەگەر سیر بکەین نرخی خزمەت گوزاریەکانی دیکە لەوەی کە بۆ نمونە ئێستا بنزین ئەگە بەراوردی بکەین لەگەڵ بڵێن بەشەکانی دیکەی عێراق هەر هاوڵاتێک جگە لەو بنزینەکە ڕێژێکی کەمە بە نرخی پاڵپشتی کراو کاویش دوو قاتە بە بەراورد لەگەڵ ناوچەکانی دیکەی عێراق هەر هاوڵاتێک لیترێک بنزینی بازرگانی بە 5 قاتی هاوڵاتێکی عێراقی دەکرێت کە ئەمە بەڕاستی دیسان بارگرانێکە لەبەرەوەی زۆرینەی ئەو کەلوپەلی پێویستیانەی کە ڕۆژان هاوڵاتی بەکاری دێنێت پێویستە بە ئۆتۆمبیل بگوازرێتەوە کەمە دووبارە جگە لە شێوەی ڕاستەخۆ بە ناڕاستە خۆش گرانی دروست کردووە و لە پاڵ ئەوە ینی گرانی بۆ نمونە ئەوەی کە پەیوەندی بە نیشتە جێبوونەوە هەیە یعنی ئێستا کە تۆ لە هەولێر بۆ نمونە هەولێر وەکو پایتەختێرەی کوردستان وەریگرین بەهۆی ئەوەی کە ژمارەی زۆر هاوڵاتی عەرب لە بەشەکانی دیکەی عێراقەوە هاتوون کرێ ئەجگار گران بووە ینی هاوڵاتێکی ئاسایی بۆی کە خانوویەکی سادە لە ناو سنتەری شاری هەولێر بەکرێ بگریت پێویستی بۆی لە نێوان 300 تا 450,000 دینار مانگانە کرێ بدا لە کاتێکدا ئەگەر خانوویەکی زۆر ئاسایش بێ خانوێکی لە گەڕەکێک کە گەڕەکەی زۆر متەوازع بی کە خانوەک بێ کە ئاسایی بی زۆر ینی نەک لە بۆ منە لە ناوەڕاست ئاستی چینی مام ناوان بەسەرەوە ئینجا تۆ سیرکە لە 2000 بڵێن 15 لە بەرزکردنەوەی فەرمانبەران وەستاوە یعنی ئێستا فەرمانبەران پێیان وایە لێبڕین نەماوە بەڵام بەبێ ئەوەی کە ینی ئێستا و موچێکە وەری دەگرن بەبێ ئەوەی کە ڕاستەخۆ لێبڕینەی بە شێوەیە کە بەهۆی ڕاوەستانی لە بەرزکردنەوە هەر فەرمانبەرێک لە هەرێمی کوردستان لە نێوان 300 تا 600 هزار لەگەڵ هاوتاکانیان لە بەشەکانی دیکەی عێراق موچەکانیان کەمتر ئەوە بێزگەلەوەی ئەگەرێتەوە شادەی بەرزتری تێنابێتەوە ڕێژەکە زۆر زیاتر دەبێت بۆیە ینی ئەگەر لەو چەند ساڵە کە بەهای دۆلاریش ینی بەرز کراوە دیناری عێراقی نرخەکەی تقریبا 125 بەرامبەر دۆلار لە دەستدا لە 120,000 گەیشتە 150,000 ئەمە دووبارە بارگرانیەکی لەسەر هاوڵاتی دروست کردوێتەوە واتە یعنی ئەگەر ئێمە سیر بکەین ئەم تۆگەر لە ساڵی 2015 بۆ نمونە ئەگەر 500,000 هەبی ئێستا و 500,000ی ئێستا نیوەی ئەو خەرجیانەی ساڵی 2015شی پێ دابین ناکرێت لەبەرەوەی هەم قوەی شیڕایی پارەی دیناری عێراقی کەم بۆتەوە هەم کاڵاو کەلوپەل گران بووە و هەم ڕۆژ دوای ڕۆژ ئەو هەموو کۆمپانیایی کە بەداخەوە ئێستاکە بەناوی پێشکەشکردنی خزمەت گوزاری پارە لە هاوڵاتیان وەردەگرن ئەمانەش دووبارە بارگرانی دروست کردوانی لە هەولێر ئێستا پارەی تابلۆ پار دادگای کارژێڕی لە هەولێر بڕیاری دەکە نابێت کۆمپانیا پارە لە هاوڵاتی وەربگرێت بە ناوی کرێی شارەوانی یانە و خزمەت گوزارێن کە شارەوانی پێشکەش دەکات نابێت
کۆمپانیا پارەکەی کۆ بکاتەوە کەچی نەک ئەو بڕیاری دادگای هەرێم بوو دادگای فیدرالی نەبووە تا بڵێن ئەمە زەرر لە قواری هەرێم دەدێت کەچی ئەم بڕیارشکەی دادگای ناوخۆی هەرێم بوو جێبەجێ نەکرا دوایەوە چەندین خزمەت وزاری دیکەش درا کۆمپانیەکان ئەمانە کە دەدرێتە کۆمپانیا واتە بە شێوەی ڕاستەوخۆ ئەو خزمەت گوزاریە نرخەکەی 4 قات و 5 قات بەسەر هاوڵاتی بەرز دەبێتەوە هەمووی لەسەر شانی هاوڵاتی داماوە داهاتی هاوڵاتیانیش ڕۆژ بە ڕۆژ کەمتر دەبێتەوە بەڵێ کاکێ من گەیشتوونەتەوە دۆخەی بڵین ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار گاسە لەو دۆخەی یەکی لە پەندە کوردیەکان کە ڕاست و دروستەوەیە لە حقیقت دامەیە پەندەکانی کوردی من زۆر جار نەقدی دەکەم ڕخنە دەگرم کە ژنی شەرمە شارێک دێنێت کڵاوی خۆت بگرێبان نەیبات ئەم پەندانە لای من کانسڵ بۆتەوە بەڵام ئەوەی کە هەزاران ساڵە باو باپیرانی ئێمە دەڵێن ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار ئیتر ئەمە ڕاستەکەیە نمونەیەکی نایەوە کاک فەرماوت یەگەر بۆ نمونە 2025 500,000 دەخلت ماگانت بوو بێ ڕەنگە بە ئاسایی پێی ژیابی بەڵام ئێستا ناتوانانی بەو دەخلە بژی چکە ڕەنگە نیوەی هەر بە پارەی بنزین بڕوە نرخیشە ئەوەندە بەرزە ئەمە ئیشی وەزارەتی پلاندانانە ئەم ڕوپێ و هەڵسەنگانانە بکات لە حقیقەتدا ئەوەی کاگێ فەرمانیش وەکو ڕێکخراوی ستۆپ سلااومەیە کاک فەرمان دیارە بە دوواداچوونیان کردو ئەمە ڕاستێکە مەسەلەن تۆ سەیری کە هەموو شتەکان دووقات و سێقات و مەسەلەن کاتب عەدلێک دەچووی بە 3500 دینار بوو ئێستا کاک مەسرۆر کردوێتی 25,000 دنیایەک ڕسوماتیان لەسەر خەڵک زیاد کردووە بەڵام خۆیان ئامادەنین ڕسوماتی کۆمپانیای کۆرەک تەلیکۆم بدەن بۆیە بەغدا بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو ڕایگرت دوایش کوردایەتیان بە خەڵک دەفرۆشتەوە دەیانگوت ئەمە لەسەر کوردایەتیە لە کاتێکدا لە دوای 2005ەوە حکوومەتی عێراق بە بەردەوام ئێمە لە ڕۆژنامەکان بڵاومان دەکردەوە کاتە لە ڕۆژنامەی ئاوێنە چەند جارێک بڵاومان کردەوە کە حکوومەتی عێراق لە پشکی 17 خەڵکی کوردستان باج و ڕسوماتی کۆرەک تەلیکۆمی دەجێڕایەوە کە کۆرەک کۆمپانیایکی حزبی و بنەماڵەیی و شخصی بوو خۆیان باز نادەن بەڵام باوەڕێن بە بازدان نییە بەڵام 4,000 بازیان بەسەر خەڵکدا سەپاندووە یعنی تۆ سەیری کە ئەگەر جاران دلار بە 120,000 و ئێستا بە 150 و دایمەن بەرزترە و ئەم پرۆژەی بەناو ڕووناچی کە بەسەر خەڵکیاندا سەپاندووە بە غاز و سوتەمەنی خەڵکی کوردستان ئەم پرۆژە دابین کراوە کەسی ئەوان هاتوون دنیایەک بە ناوی جاهاتوە دەڵێت چی دەڵێت 150 لێت خۆش دەبم کارێکی باش باشە بە ئەوانش ئەم 6 موچەمان لە لای ئەوانە ئێمەش با 150 لێ خۆش دەبین با 30 موچەمان بدەنەوە 160 خۆش دەبین 6 موچەمان لای ئەوانە 40 موچە با بۆ ئەوان بێ 20مان بۆ بگەڕێنەوە باشە ئەوان نەوەکو 150 120 خەڵک بدە هەر قازان زیانە هەر قازان زیانە بەس خەڵکیش دڵی پێ خۆشە خەڵک دڵی پێ خۆشە خۆ خەڵک چی بکات کەمێک بارگرانی لەسەریانی کەمە بێتەوە ئەو دواتر ناچارتەکە ئاگەڵێت کارەباکە ئەوە دەزانین چۆنە من دیسان دەگەڕێمەوە سەر وتەکەی غەسان کەفانی بەڕاستی وتێکی زۆر جوانە ڕۆمان نووسی فەڵەستینی نانەکەت دەدزن دوایی پارچەیەکت پێ دەدەن و دوایش دەبێت سوپاسیان بکەی فەرموو تۆ 6 موچە دزراوە 35 ساڵە دزی لێ دەکەن دەبێت سوپاسی ئەوەیان بکەی کە بڵێ وڵات 150 لە داهاتی کارەبا لێ بخۆش بوون ئەم دۆخە تاکەی وا بێ کاکێ ئەم دۆخە تا ئەو کاتە بەردەوام ئەم دۆخە بەڵێ ئەم دۆخە تا سەر بەردەوام نابێت گەل پڕە و کورد قسێکی دەڵێ جام کە پڕ بوو لێ دەڕژێت ئیتر دەڕژێت ڕۆژانە خۆیان حەز بەم درک بەمە دەکەن خۆیان لێدوان دەدەن دۆخەکە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێو گەردەلوول و دۆزەخێکی بەتیندایە گۆڕانکاری گەورە بەڕێوەیە خۆیان ئەم قسانە دەکەن بەڵام لە ڕووی کردارێکیەوە وەکەوەی کە ئەوان بوونەتە دەسەڵات ئەوان بوونەتە معارەزە و ئۆپۆزیسیۆن خەڵکەکە لە دەسەڵات بێت یعنی لەکوێی دنیای سیاسیە بووە سەرۆک وەزیران سەرۆکی دەوڵات نازانم وەزیر بێ ڕەخنە بگرێت ئەو دەبێت پلانی هەبێت چارەسەر بکات کەچی
ئەویش وەکو من و تۆ گلەیی هەیە وەکو من و تۆ ڕەخ نەدەگرێت وەڵا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە گەردەلوول و دۆزەخێکدایە دەبێت یەکگرتوو بین دەبێت دۆخی خەڵک چاکەن هیچی چاچی کات تۆ بوویت معارەزە ئۆپۆزیسیۆن خەڵک لە دەسەڵاتە باشە خەڵکی خۆمان هەمووی وەزعی خراپە ینی بابەتەکەەوە گشتگیرە بەڵام بۆ نمونە کەیسێکی وەکوی ئەم ئێوارەیە دەبینی کاکشوانە چەنەها کەیسی تر لەو بابەتە هەمیشە دەوترێت داوا لە سەرمایەداران لە خێرخوازان لە خەڵک دەکەین کە هاوکار بێ دەکرێت ئێمە خۆمانە هاوکاری یەکبین من تێبینیم هەبوو ینی لەوێ لەگەڵ کاکشوان تۆ چەند جارێک گوتە داوا لە خێرخوازان دەکەین لە کاتێکدا ئێمە نابێت داوا لە خێرخوازان بکەین ئێمە دەسەڵاتی چوانەمین وەکو میدیا دەبێت داوا لە دەسەڵات بکەین لە حکمڕانی بکەین ئێکاکە خۆ ئەمە دەستگایەکی میدیاییە خۆ ئەمە مزگەوت و تەچیە نییە تۆ بەڵام ئاخە قسەکە لەسەر چییە قسەکە لەسەر چییە من پێم گوتم ئێمە ڕوو لەکوێ بکەین ئێمە حکومەتەکە بەسەر چووە پەرلەمانەکەت پەکچی کەوتووە لە پێناو پلە پۆست تۆ دەبێت بێ کاکەتخوا کاکش ینی هەر ئەسڵەن ئەوەی کە نیشانماندا ئێمە یعنی پێچەوانەی یاسایە چۆن دێ کچێکی داماوی خاوەن پێداویستی لە شاشەی کورسات نوویست کەناڵی ئاسمانی دێ دەخێتە ڕوو بەڵام ناچاری من تێدەگەم تۆش بەڕێزی وەکو من ڕۆژنامە نووسی وابزانم قانونیشت خوێندووە ئەمەی کە کردت ناقانونیە بەڵام تۆ دێ چی دەکەیت لە پێناو ئەوەی کە دۆخی کاکشوان و کچە جوانەکەی باش بێت ناچاری ئەم غیلافە قانونیە دەکەیت بڵێ چونکە ئەمە نەکەی عاتیفەی خەڵکەکە ناجوولێ باوەڕت پێ ناکە بەیانی بتگوتبا وڵی کەیسەکەیە کاکشوان و کچەکەی ئەوە لەوێ دانیشتون تکا دەکەین خەڵکی خێرخواز هاوکاری بن کەس پێ باوەڕ نەدەکرد بۆیە تۆ ناچاری بێت کاکشوان و کچەکەی بخیتە بەردەم شاشە بۆی عەتف و سۆزی خەڵک بجوورێ لەم ڕۆژی مەولودی لە دایگبوونی پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێت عەتفی خەڵک بتوینێنی هاوکاری بێت یعنی لەکوێ دنیا تۆ وا بووە تۆ یەک ناوەندی ئۆتیزمت نییە سنتەرێکی ئۆتیزمت نییە ئەم کچە نازدارە دەبواە ئێستا لە سنتەرێکی ئۆتیزم بووە لە ناوەندێک بووە لە خانوویەکی سەربەخۆ بووە من خەڵکمەیە کە سوکارمەیە ئۆتیزمی لە ئەوروپا باشە لەوێ لە خانوویەکی تایبەت نزیکەی 25 کارمەند بە چەندی شفتی جیاجیا لەگەڵیتی یەک لە بواری دەرونی یەک لە بواری پزیشکی باتنی هەناو باشە یەک لە بواری خۆراک یەک لە بواری یەکێ تایبەتمەند کراوە تەنیا بۆ دناشوشتنی یەک دنیا شتی بۆ کراوە کچەکەی لە ماڵەوە چەند ئیسراحەتە بێت بۆ دایک و باوکەکە ئەم باوکە چەند ئیشەیە ڕۆژانە کە ناتوانێت کە دوو کوڕیشی بوونەتە قوربانی لە خوێندن دەریهێناوە باشە لە ئەوروپا کە کەسێکی وایە کەسێکی وایە مناڵەکەی دەیبەن بۆ شوێنێکی تایبەت بۆ ئەوەی ژیانی ئەم خێزانە تێک نەچێ لەوێ هەموو پێداویستێکی بۆ جێبەجێ دەکرێت وەموت یعنی من خەڵکمەیە دەزانی بە چەند خانە نشین کراوە لە ئەوروپا 2300 دلار 2300 دلار خانە نشین کراوە ڕەنگە ئەو هەوەیە کە کاک شوانە بە منی وت یەکەم جاروتی 25,000 دەمێ هەوەی مناڵێکی وا لە ئەوروپا چەنەکە پارەی خەیاڵی دەکات ئەسڵەن خێزانی کە مناڵێکی وای هەیە وەکو کورد دەڵێ هەمومان حەساوینێتەوە کەسی کاکشوان ژیانی خۆی و هاوژینەکەی و دوو منداڵەکەی بوونەتە قوربانی ئێستا ئەم کچە دەبواە لە ناوەندێک بووە لە ماڵێک بووە لە سنتەرێک بووە وەکو گوتم یعنی من خەڵکی نزیکی خۆم هەیە لە ئەوروپا ئۆتیزمی هەیە 25 کارمەندی خانووەکی تایبەتی خۆی هەیە یەک تەنها ددانی دەشوا یەک ڕۆژانە خواردنی بۆ ئامادە دەکا یەک یعنی دەیشوات یەک لە توالیتەکە دەیشوات یعنی خێزانەکە ڕاستە دڵیان بە مناڵەکەیان هەروەیە بەڵام دوجار ئەوان ئارامن تێدەگەن کە مناڵەکەیان لە شوێنێکی ئەمیندایە و هەموو شتێکی بۆ دابین کراوە خێزانەکە خەریکی ژیانی خۆیەتی مناڵەکە خەریکی خوێندەکە دایکەکە خەریکی شوکاری خۆیەتی بەڵام کاکشوانێکی داما و منداڵە 7 ساڵەکەی دەرێناوە لە قوتابخانە یعنی کچەکە هیچ کە بوو بە قوربانی کوڕەکەش بوو بە قوربانی مناڵەکەی خۆی دەرهێناوە ئەوی ژیانی نەماوە دایکەکەش ژیانی نەماوە لەکوێ دنیا شتی وا بووە لەکوێ دنیا تۆ نەتوانیت سنتەرێکی ئۆتیزم بکەیت تۆ ڕۆژانە هەزاران شوقە دروست دەکرێت لەسەر حسابی ئەم میلەتە
ڕۆژانە هزاران ناوەندی لە فرۆشی دروست دەکەیت هزاران دیسکۆ دروست دەکەیت بەڵام ناتوانین ناوەندێکی ئۆتیزم بکەیت بۆ منداڵی کورد لەکوێ دنیاشتی وا بووە کاک هێمن کاک فەرمان ڕەنگە ئەگەر لەسەر بابەتە قسە بکەین و دەردەدڵ بکەین چەند کاتژمێرێکی تریشمان پێویست بێ بۆ ئەم بەرنامەیە بەردەوامی هەبێت بەڵام کاتی بەرنامەکەم بەرەو کۆتایی ئەڕوا وەکو ڕێکخراوەکەی خۆتان وەکو بە دوواداچوونەکانتان وەکو ئەوەی کە پێویستە کە ئیتر بەڕاستی تۆزێک خەڵک ئاهێکی بەبەردا بێتەوە دەبێت چی بکرێ پلانێکەیە کە ئێوەداتان نابێت ئەگەر حکوومەت بەم پلانە کار بکە ڕەنگە تۆزێ خەڵک ببوژێتەوە گیرفانی خەڵک تۆزێ ببوژێتەوە بەڕێدەست خۆش بیانی بەڕاستی من پێشوە بچمە سەر دوای پرسیارەکەت زۆر هاوڕای کاکێ منم ینی سلاویشم هەیە بۆی ینی بەڕاستی خەڵک هەیە یانی ئەگەر نەچێتە بابی موبایلەغا ئەوەی کە ینی هەیە ئیرەی بەو خەڵکە دەبا کە نەخۆش کەسێکی وای نەخۆشەیە لە ئەوروپا لەبەرەوەی ئەوەندە خزمەت گوزاری ئەوەندە پاڵپشتی و هاوکاری لە بۆ ئەو جۆرە خێزانانە زۆرەکە بەهۆی کەەوە هەست بەو نەخسە نەکەن کە بەهۆی ئەو منداڵەوە بۆیان دروست دەبێ و ئێمە دەیان و سەدان کەیسیوان مای خەڵکێ لەم وڵاتە هەردێ ینی دەیەوێت بگاتە ئەوروپا لەبەروی منداڵێکی نەخۆشی لەو شێوەیە دەزانێت ئەگەر لە وڵاتە بمینێتەوە ینی ڕۆژێک لە ڕۆژاوە دەبێت بێداوە لە خەڵک بکا و خەڵک هاوکاری بکە کامە ینی جێ شانازێک ئەمە میلەتە چین هاوکاری خەڵکی لێ قەماو دەکەن بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵکەیە ینی دەیەوێت بگاتە ئەوروپا بۆی خۆی لەم بارودۆخە قوتار بکات و ناچار نەبێت تووشی بارودۆخێکی لەم شێوە بێت سەبارەت بەوەی کە بەڕاستی هەنی ئەوەی کە ئێمە مشکلەیە لە هەرێمی کوردستان ناکۆچیەکان وە چێبڕچیەکان وە یانی ڕاکێشەکان لەسەر پۆست و پلە و پای یان ئێمەوە 2 ساڵ هەڵبژاردمان کردو بەڵام نە حکوومەتمان پێکەینا نە پەرلەمانێکمان هەیە ئەوە دامەزراوەکان بەڕاستی کەس کاری خۆی ناکە ئێستا تقریبان هاوشێوەی دەتوانم بڵێم وەکو نەوەتەکانە ئێمە حکومڕانیەکی دیفاکتۆمان هەیە کە بە شێوەی دوو زۆنی بەڕێوە دەچێت وە دامەزراوەکان ئەو ڕۆڵیان نییە من پێم وایە بۆ دۆخی ئێستای هەرێمی کوردستان ئەگەر بێت و لایەنەکان لە سەرپێکەکانی حکوومەت پێک بێن یەکەم هەنگاو پێویستترین هەنگاو ئەوەیە بەڕاستی ئەو هەموو کۆمپانیایە کە دەستیان خستۆتە ناو گیرفانی خەڵکو و دەستیان خستۆتە ناو داهاتی گشتی یانی دەربهێنرێت وە چیتر نابێت هەر خزمەت گوزاریەک هەبێت بدرێتە کۆمپانیا وتەحداش دەکەم هیچ لەو گرێبەستانی حکوومەت لەگەڵ کۆمپانیەکان دەکات نیوەشی داهاتەکان لەو حکوومەت نییە هەمووی 180 بە 20 لە باشتری حاڵت ئەگەر نا زۆربەی بۆ کۆمپانیەکان بۆیە یەکەم هەنگاو بۆی کە ئێمە داهاتی ناوخۆ و داهاتەکەمان بەشیەوە بکات کە هاوکاری خەڵکی هەژار و خەڵکی لێ قەوما بکەیت ئەوەیە دەبێت ئەم کۆمپانیانە لە کەرتی گشتی دوور بخەینەوە و بەڕاستی پێویست دەکات هەرێمی کوردستان یاسای بودجێ خۆی هەبێت دامەزراوەکان ینی ناکرێت 12 ساڵە ئێمە تۆمارکردنی کەم ئەندامان وەستاوە بەڵام یەک دەقش تۆمارکردن لە دەستگا ئەمنیەکان و پێشمەرگە و پۆلیس و ئەو شتانە نەوەستاون چونکە بەڕاستی دەسەڵاتداران خەڵکی چەکداریان دەوێت بۆی بیان پارێزێت بەڵام نایەن کەسێکە ئەو خێزانانە کەمەندامن کە پارێکی زۆر کەمە وەگەی باسا 150,000 هەر هیچ نییە اینجا ڕیان گرتووە بۆیە بەبێ ئەوەی کە ئێمە بەڕاستی حکوومەتێکمان هەبێت کە ململانیەکانی لەسەرەوە بێت چۆن باشتر خزمەتی خەڵک بکات و ئێستا ململانەکانەوەیە چۆن داهاتی گشتی بخەینە خزمەت کۆمپانیەکان و لە چ بوارە چ کە کۆمپانیا دروستکەین بۆی کەوا گیرفانی خەڵک بڕوتێنەوە بۆیە بەبێ ئەوەی کە بە بڕوای من دەستی کۆمپانیەکان لە گیرفانی خەڵک و لە گیرفانی داهاتی گشتی دەربێنین ئێمە ناتوانین وا بکەین کە خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان دروست بکرێت بە پێچەوانەوە ڕۆژ بە دوای ڕۆژ بەپێی ئەوەی کە ئەوەی ئێستا هەیە گەروا بڕوات ئێمە ینی زیاتر دەبێت و ڕێژەی هەژاریش کەمتر دەبێت بە تاکید ینی ئێستا ئێمە کۆمپانیانی نوێترین ئەوە زانیاری کە هێشتا بە ڕسمی ڕانەگەندراوەیە کە کۆمپانیاک بێنە جارە بتە مەسوولی کۆکردنەوەی باز لە هەرێمی کوردستان کە هەویش دووبارە بەشێک لەو پارێ بۆ خۆیدەوە بۆیە بەڕاستی هەمووی ئێستا خزمەتی حکوومەت و دەسەڵاتداری هەرێمی کوردستان چۆتە خزمەتی کۆمپانیای بەرپرسە باڵاکان و هەر بەرپرسێک و کوڕی بەرپرسێک تۆزێک پێدەگا کۆمپانیاکی بۆ دروست دەکەن و جیرفانی خەڵک دەڕوتێت ئەگەر ئەوە تێنەپەڕێنین پێم وایە مەترسیەکان زۆر گەورەتر دەبن و هەژاری لە کوردستان زیاتر دەبێت دەستخۆش کاک فەرمان سواس کە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیتە بوو ئەگەر شتێکتان مابێ کاکە من زۆر بە کورتی سواس دەکەم هیچم نییە بۆم دەسەڵاتە لەبەرێوارێ بەهۆی بەرنامەکەی ئێمەوە هیوادارین کە لێرە دەرچوین دیسان تەقەمان لێ نەکەنەوە بە بۆنەی ساڵ یادەکە
ئیشەڵا جارێکی تر ئەو ڕوودا و دووبارە نابێتەوە اتر دەستان خۆش شیان لە بێت دەست کاکە بابی. سوپاس کە لەگەڵمان سپاس بۆ ئێوەش. ئامادەیت هەبوو بەڵێ ئازیزان ئەوەی کە بینیتان ئێمە دەمانەوێت هەمیشە لە فایل و دیاردەوە کێشەکانی خەڵک بارگرانیەکانی خەڵک ئەو قورسایانەی کە لەسەر شان و لەسەر ماڵ و لەسەر گیرفانی خەڵک هەیە پیشانی بینەرەکانمانی بین تا هەمووان پێکەوە هاوکار بین لە کار ئاسانیکردن بۆ ئەو خێزانانەی بەڕاستی کە لەو حاڵەتانەدان ئەو کەیسەش کە هەمان بوو ئێمە بۆیە بەڕاستی منداڵەکەمان هێنایە ناو ستۆدیۆ بۆەوەی بینەر بە چاوی خۆی ببینێت کە ئەو خێزانە لە چ دۆخ و گوزەرانێکدان و هەر کەسێکیش دەیەوێت هاوکاری ئەو خێزانە بکات ئێمە وەکو کورسان نووس هاوکار دەبین بۆەوەی کە زۆرترین هاوکاری بۆ ئەو خێزانە کۆ بکرێتەوە سوپاس کە تا ئێستا بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەریکی نوێ لەگەڵتان دەبم شاد و بەختەوە بن.